خەڵکێکی ترێ پەلەیەکە ئازانی چێکە تەلاقە خوا تەلاق خێزانەکەی خزمەتێکی باشیەکە تێریەکە ئیکاتە دەرەوە ئەینەرێ بۆ کار و کاسبی لەگەڵ برادەرێکیە دەمبۆڵەیەکیە بێ سێ بە سێ تەلاقم کەوتبێ هەتا من ماوە مەرحەباوی ناکەم مامۆستا سەلام عەلەیکم وەڵاهی لەگەڵ کەسێ تووشی دەمبۆڵە بوو متم سێ بە سێ تەلاقم کەوتبێت مەرحەباوی ناکەم ئەو کەسەش باوکمە ئێ وەڵا تەلاقێک دەکەوێ تەلاق سێدانەیە تەواو خوا فەرمێ تەلاق مەرڕەتان تەلاق دوانە لە دوانە تۆ توانی فەئیمساکم بمەعروف وتەسریح بإحسان ئەتوانی خێزانەکەت بێنیتەوە یانەوە تا بە تەواوی تەلاقی بی فإن طلقها لجاری سێهەم فلا تحل له من بعد حتى تنكح زوجا غيره کە لە سێهەمە تەلاقی ئایتر ناتوانی بێنیتەوە هەتا ئافرەتە شوونەکە بە ئارەزووی خۆی مارە بەجاشش نەعنەتی دەکراوە لعن رسول الله صلى الله عليه وسلم المحلل والمحلل له لعنتي خوا لەوەی کە مارە بەجاشەکە لەو مەلایکە مارەیانەکە لعنتي خوا لە پیاوەکە لعنتي خوا لە ئافرەتەکە لعنت يعني الطرد من رحمة الله بر رحمة إخوانك تواو طلاق دو جار إنسان تواني خزاني خوي بينه تو چند زاد طلاق خوي إيه معقولة ولا قال خزاني مشكلة لكن أوند العوازي هر خيراش تبو سيا بس طلاق خوي سياني شخوا سيان لزمان عمر يكون خطاب خلق عواز سياسي خوالتي والله هر كس يبلا سيا بس طلاق مكتوبة خزانك اللي جاكمو بو إمام شافعي رحمة إخواني بلسر أو حسابه أفرمي هر كس يبلا سيا بس طلاق مكتوبة أو جنا فري بسري ونامين ده برشية كيبيك بو إنسانون الأواز بيعني پیغمبر فرمي صلى الله عليه وسلم ليس الشديد بالسرعة كسي بهزونية كتشوار شانه مصارعاك وخلق يا بزوران بازي خلق يا بعرزة يارياسنك وكونفوكاراتيك وكي بيزيه چەند ساڵە یاریاسنەکەی لە چەند کەسە ئاوە چەند ساڵە کۆنفۆکاراتێکی چەند کەسێک کوشتووە وەڵاچی تەقەبرەوە پێویستی نابێ ئینشاءالله بیوەشێنی خۆ مهمە ئینسان بەهێز بێ بەڵام پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەوە شەدید نییە ئەوە بەهێز نییە ئەوە پاڵەوان نییە إنما الشديد الذي يملك نفسه عند الغضب ئەوە بەتوانایە و بەهێزە کە لە کاتی تووڕەبوونا خۆی ئەگرێتەوە کابرا تووڕەبێ هەتا من ماوە مەرحەباوی ناکەم بۆ کوێ کاکە بۆ کوێچی وەرە چی بۆ کوێچیت هەر یەک قسە يعني 20 ساڵە من و تۆ بە یەکەوەین ڕەفیقین 20 ساڵە تۆ خێزانتە يعني هەر بە یەک قسە بە یەک کەلیمە بە یەک هەڵە یەکسەر تەواو سێ بە سێ تەلاقی کەوتبێ ئاگال لێ بێ لەخوا بترسەوە حاڵەکەیەتی ئیتر دواییش مەپاڕێرەوە و تەلەفۆن مەکە و جارێ بە تەلەفۆن باسی تەلاقر ناکرێت تەلەفۆن چۆن تەلاقی تیا باسەکرێ ئەبێ بچی خۆت و خێزانە بچی بۆ لای مامۆستایەک و لە بەردەمی دانیشی و جوان شتەکەی بۆ باسکەیت و خێزانەکەش لەوێ بێ بەتەمای بە تەلەفۆنێ من تەلاقی بۆ حەلکەم شتی وان نییە هیچ مامۆستایەکەوە ناکە بۆیە خەڵکێکەیە پەلەکە